خەرێک مساعدەی بەڕاستی کارەبایی بکە لە بۆی حکوومەت شاوکاریمان بکە بە شاوکاری حکوومەتی بکەین بەڕاستی کارەباش یانی زەدە ڕۆی خراپە لە کارەبای برێ نەرێن ئەو هەموو گلاستۆرە پێ ئەو هەموو گلۆپە زیادە پێە حکوومەتش دەبێت ئاوڕێش داتەمەش ئاوەش لە حکوومەتێ بدەنەوە هەنی حکوومەت بەتەنێ پێی ناکرێ بەڕاستی برێ نەرێن دەبی هەوری زیاتر بۆ بدە بۆ ئەوەی کارەبای نابین بکە و ئەرچی هاوڵاتیش ئەوەیە دەبی دەست بە کارەبای خۆر ببی هاوکاری حکوومەت بی ئەوەی کە پێویستی پێێنێ زیێدە ئیسرافی نەکە و بیکوژینێتەوە ئێمە ئەبێ خۆمان دروستکەین نەک ئەمە هەموو شتێک هەر بلێن وڵا حکوومەت ئێستا ئێمە بۆچی چاو لە وڵاتان نەکەین ئێستا بڕۆ لە ئیران لە تورکیا با بلێن لە بەعام هەموو وڵاتەکە کابرا لە ژوورێک ئەگەر ئیشی پێنەما ئەگەر ئیشی بە کارەبایەکەینەما ئەیکوژێتەوە بەڵام لەگەڵ ڕێزم لە بۆ هەموو تاچێکی بێت لە ئێمە وانە کابرا ئەگەر لەو جوورە بڕوە ئەگەر بێت و سەفەر کە یەک هەفتەنێتەوە بەخوای سبریتی ناکوژێنیتەوە گلۆبی شوورەکانی ناکوژێنیتەوە دوایی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان مەحاویلەکەی ماڵیان تاقی یان کێشەیەکی دروست بوو ئەمە لێن چێ وەڵا خەتای حکوومەتە حکوومەت مەحاویلەکە چانیە ئێ بابێ من لۆ من نەیکوژێنەوە یعنی لۆ ئیلادی خەڵک بێتن ئەوەم پێ بکاتە